تا دێت زمانی سیاسی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە چوارچێوەی دیبلۆماسی و نەریتە سەرۆکایەتیەکان دوور دەکەوێتەوە. بە پێشیکاریەکی وردی ڕۆژنامەی واشنتۆن پۆست بۆ وتار و نووسینەکانی ترامپ بەکارهێنانی وشەی نەشیا و جنێو بووەتە یەکێک لە خەسڵەتە هەرە دیارەکانی ویلایەتی ناوبراو. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ پەیڕەوکردنی سیاسەتێکی تونتر و شەڕانگێزتر دەبینرێت. راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات کە گۆڕانکاریەکی گەورە لە فەرهەنگی زمانی ترامپدا ڕووی داوە. بە جۆرێک لە ساڵ و نیوی یەکەمی ویلایەتی یەکەمیدا نزیکەی لە سەدا 40 وتارەکانی وشەیەکی نەشیاویان تێدا بووە. ئەم ڕێژەیە لە ویلایەتی دووەمیدا بۆ لە سەدا 93 بەرز بووەتەوە. هەروەها سوکاتی و جنێوەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا 3 هێندە زیادیان کردووە. هاوکات دۆناڵد ترامپ باشکرا گاڵتەی بە نەیارە سیاسەکانی کردووە. هەڕەشەی تۆڵەسەندنەوەی لە ڕەخنەگرانی کردووە و هێزی فیدراڵی لەو شارانەدا بڵاو کردوێتەوە کە لەلایەن دیموکراتەکانەوە بەڕێوە دەبرێن. لە هەموو ئەم هەڵوێستانشدا زمانێکی ئاستنزمی بۆ پاساودانی کارەکانی بەکارهێناوە. ترامپ بەردەوام وشەی وەک کەم ئەقڵ بۆ ڕکابەرە سیاسیەکانی بەکاردەهێنێت کە ئەمەش نیشانەی داڕمانی بەهاکانی گفتوگۆی سیاسیە لە بەرزترین ئاستی دەسەڵاتدا. مێژوونووسان و شارەزایانی کاروباری سەرۆکایەتی پیان وایە ئەم زمانە زبرە جگەلەوەی هەڵچوونێکی کاتیە ڕنگدانەوەی سەرۆکایەتێکی سەختگیر و شەڕانگێزترە. ترامپ لەم قۆناغەدا زیاتر پەنا بۆ بڕیارە جێبەجێکاری یەک لە دوای یەکەکان و هەڕەشەی ئاشکرا دژی نایارەکانی دەبات. وەک نمونەیەک لە کاتی بەرزبوونەوەی نرخی بنزین و داخستنی گەروی هورمز بەهۆی شەڕی ئێرانەوە، ترامپ بە زمانێکی زۆر بازاڕی هێرشی کردە سەر نایارەکانی و هەڕەشەی دۆزەخی لێکردن. جولیان زیلیزەر مێژوونووس لە زانکۆی پرینستن و پسپۆر لە خوێندنەوەی وتاری سەرۆکایەتی جەخت دەکاتەوە کە بێگومان ترامپ لە نێوان سەرۆکەکانی ئەمریکادا زۆرترین وشەی نەشیاوی بە ئاشکرا بەکارهێناوە لە مێژووی وڵاتەکەدا. بە بڕوای زیلیزەر ئەم شێوازە بۆ مەبەستێکی دیاریکراوە کە ئەویش ترساندن و تۆقاندنی نەیارانە. هەروەها دەڵێت لای ترامپ جنێو تەنها بۆ دەربڕینی تووڕەیی نییە، بەڵکو پەیامێکی هەڕەشە ئامێزیشە بۆ هەر کەسێک کە ڕێگری لە پلانەکانی بکات. ئەم شیکاریەی واشنتۆن پۆست دەری دەخات کە ئەمریکا لە بەردەم قۆناغێکی نوێی حکومڕانیدایە کە تێیدا زمانی زبر و سوکاتی کەسی دەبنە ئامرازی سەرەکی بۆ جێبەجێکردنی بڕیارە سیاسیەکان و سەپاندنی هەژموونی سەرۆکایەتی بەسەر نەیارە ناوخۆیی و دەرەکیەکاندا.